یەکێک لەو چوین و توێژانەی کۆمەڵی دادگەری زۆرترین خزمەتی پێکردووە و هیوای پێیەتی گەنجانە. هەر لەبەر ئەوەشە زۆرترین پاڵپشتیکار و بانگەشەکاری لیستی 285 کۆمەڵ لە گەنجان پێکدێت. گەنجانی کۆمەڵ دەڵێن پەروەردەمان پەروەردەی ناوەند و فێرگە ئاینیەکانی کۆمەڵی دادگەریە کە لەسەر بنەمای نەگۆڕەکانی ئیسلام گۆژ دراوین و لە ئێستادا پێویستە هەموو هەوڵێکمان بۆ سەرخستنی لیستی پرتەقاڵی بێت. بێگومان وەکو دەرفەت کۆمەڵی دادگەری هەتاوە کوتانی بێتی لە خزمەتی گەنجانە بووە و لە سەرجەم ڕێکخراوەکانی و لە خزمەتی بوو وەکو دەستگای نووری حیکما وەکو ڕێکخرا و کۆمەڵگەکانی بەخشین وەکو ڕێکخراوی قوتابیان وەکو سەرجەم سەنتەر و ناوەندەکان کوتانیوتی لەوە خزمەتی گەنجام کات و هەروەها لە ڕووی هەلیکاریشەوە هاوکاریان بێت بە گوێری توانای خۆی. ئێمە هەر لە مناڵیەوە پەروەردەمانەکەن سەرەتا لەسەر ئەخلاقی جوان و خزمەتکردنی کۆمەڵگە پەروەردەمانەکەن پەروەردەیەکی ئیسلامیانە. ئێمە کۆمەڵ فێری کردوین کە خزمەتکاری میلەتەکەمان من پێشە مشتێک. ئێمە کۆمەڵ فێری کردوین کە کێشەی کورد کێشێکی ئیسلامیانێ ئەگەر هەموو لایەنەکان لە ڕویان هەڵێ بانگەشەکان من وەکو کۆمەڵێک بۆ پەڕیشانەزی و بانگەشەکەم بۆ لەبەرەوەی حیزبەکەی من ئەوە حیزبەکانی تر کاتێکە خەڵکی کوردستان بەجێهێشت و حیزبەکەی من داوەکی لە خەڵکی کوردستان کردووە. پەرلەمانتارەکانی من ئامادە بوون من حیزبەکەی من لە حکوومەتدا بوو ئامادە بوو لەبەر خاتری ئەم میلەتە لە حکوومەت بکشێتەوە. گەنجان بە هەردوو ڕەگەزەوە باس لە گرنگی بوونی کۆمەڵی دادگەری لە گۆڕەپانی سیاسی دەکەن و دەڵێن سەرڕای ئەوەی کۆمەڵ حیزبێکی خاوەن دەسەڵات نییە بەڵام توانی وێتی لە ڕێگەی ئۆرگانە خێری و پەروەردەییەکانیەوە خزمەت بە گەنجان بکات. بە هەموو شێوەیەک هەوڵیدا و هەموو دەرگایەکی بۆ ئەو کردەوە کە خزمەت بکە لە بواری ئەخلاق لە بواری پەروەردە لە بواری خێزان لە بواری هەموو بنەماکانی کۆمەڵگە هەمووی ینی زۆر جێ دەستی دیارە بە دەستگاکانی لە تەکیەوە هاتوومە کە چەندین ینی دەمدەستگای وایتیایە کە خزمەت ینی بۆ حیفزی قورئان بۆ خزمەتیانی بۆ شیکردنی فەرمودەکانی پێغەمبەر بۆ هەموو دەرس و دەورێک و بۆ فێرکردیانی بۆ خزمەتکردنی پۆلی 12 هەم خول و هەموو شتێکیان هەیە و ئەم زۆر سپاسیان دەکەم چکە بەڕاستی خزمەتێکی باشیان بە گەلی کورد کردووە شایانی هەموو شتێکن. کۆمەڵ بێ جیاوازی خزمەتی تەواوی چین و توێژەکان دەکات بەڵام زیاتر لە توێژەکانی دیکە دۆخ و تایبەتمەندی گەنجان لەبەرچاو دەگرێت. پێچەوانەی حیزبەکانی دەسەڵات کە هەوڵ بۆ بێهیواکردنی گەنجان و جێهێشتنی نیشتیمان دەدەن ئەمە سەرڕای کار ئاسانی بۆ بەلاڕێدابردنیان و هەوڵدان بۆ داخستنی ئۆرگانە پەروەردەیی و ئاینیەکانی کۆمەڵی دادگەری. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.